ئاڵۆزیەکانی ئەم دوایی شنگال هێشتا هەر مەترسی سەر هەڵدانەوەی لێ دەکرێت. لێدوانی بەرپرسانی پەکەکە و پارتیش ئاماژەن بەمانەوەی دۆخەکە بەنە ئاسایی و قۆڵبوونەوەی زیاتری کێشەکانی نێوانێت. بارزانی لە میانی کۆبوونەوەی لەگەڵ میر تەحسین بەگ، میری ئێزیدیان و بابە شێخ و ئەندامانی ئەنجومەنی ڕۆحانی ئێزیدی ڕایگەیاند هەتا دام و دەستگای ڕەسمی هەرێم و هێزی پێشمەرگە لە دەڤەری شنگالدا هەبێت ناکرێت هێزی تر هەبێت کە ڕێگە لە ئاوەدانکردنەوە و چالاکیەکانی دام و دەستگای حکومی و جم و جوڵی پێشمەرگە بگیرێت. بارزانی دەشڵێت هەتا هێزی نەئاسایی لەو دەڤەرەدا مابێت وڵاتان و کۆمەڵگەی نەودەوڵەتی ئامادەنین یارمەتی ئاوەدانکردنەوەی شنگال بدەن. جیاواز لەو لێدوانی بارزانیش میدیاکانی پەکەکە بڵاویان کردەوە لە ڕۆژانی 14 و 15 ئەم مانگەدا سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا مید هاتۆتە هەرێمی کوردستان و لەگەڵ بارزانی و نێچیروان بارزانیدا کۆبوونەتەوە. سایتی ڕۆژنیوز ئاماژەی بۆش کردووە هاکان فیدان لە کۆبوونەوەی لەگەڵ بارزانی و نێچیروان بارزانی گفتوگۆیان کردووە لەسەر پەیوەندی و هاوکاریەکانی نێوان پارتی و ئاکەپە و دژایەتیکردنی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. هەر بەپێی هەواڵی میدەکانی پەکەکە کە تا ئێستا لە سەرچاوێکی تری بێلایەنەوە پشتڕاست نەکراوەتەوە، سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا پاش کۆبوونەوەکە سەردانی شنگالی کردووە بە بێوەی ئاماژە بۆ بدات سەردانی چ شوێنێکی شنگال و چ هێز و لایەنێکی کردووە. ڕاشی گەیاندووە هاکان فیدان دوای سەردانەکەی بۆ شنگال چووە بۆ بارەگای سەربازی تورکیا لە ناوچەی بامەڕنەی سەر بە پارێزگای دوهۆک. لەسەر ئاسی دەرەوەش حکومەتی تورکیا جارێکی دیکە لە زاری وەزیری بەرگری وڵاتەکەیەوە دووپاتی کردەوە ڕێگە نادەن پەکەکە لە شنگال قەندیلێکی تر دروست بکە و ئاڵۆزی و پشێوی لە ناوچەکەدا بنێتەوە. فکری ئیشک دەشڵێت بۆ ڕێگریکردن لەو هەنگاوی پەکەکە هەموو بژاردەیەکیان لە بەردەستدایە بە بژاردەی سەربازیشەوە ئەگەر باجی ڕێگریکردن لە پەکەکە لە شنگال هەر چیەک بێت. لێدوانی بەرپرسانی تورکیا هاوکاتە لەگەڵەوەی بەشێک لە شارەزانی دۆخی ناوچەکە و هاوڵاتیان و لایەنە سیاسەکان پێیان وایە ئەو شەڕ و ئاڵۆزیە لە شنگال ڕوودەدات شەڕی بە وەکالەتی وڵاتانە لە هەرێم دەکرێت، دوجاریش ئەوەی لێی زەرمەند دەبێت هەر کورد خۆیەتی.